ڕۆژانە چەنەها خەڵکمان هەیە بۆ نمونە ئیشی هەڕاجەکە یان حەماڵە سادە بۆ زەلامی احتیاجی بڵێ مە 3000 بۆ ئەوان بە 1000 دینارە بە 1000 ناتوانن نان بخۆن ئاو چاش بەلاش ئەوەی کە پارەشی بێنەبێر زۆر ئاساییە و نانەخوا و احتیاجیە هەر دەمێکش ئەمە هەیە بە هۆی قەیرانی داراییەوە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە خواردن بۆ فەقیر و هەژاران برنجوشلە بە 1000 دینارە ئاو چاش بۆ خێرە هەیشە کەم دەرامەتە توانای نیە 1000 دینارەکەش بات ئێمە هەر بەبێ بەرامبەر ئەیانەینی بەڵامێکی هەتا بڵێ پاک و تەمیسە و نرخەکانێکی ڕاستی گونجاوە بۆ ئێمە یعنی ئێمە حوتانە جاری وایە لەگە برادرانە 200,000 سەردانێغین بە تایبەتیان بۆ خواردنەکەی خواردنێکی بەلەزەت و یانی دڵنیاشین لە پاک و تەمیستەکەی و بەڕاستیش سارەکانی گونجاوە بۆ هەموو کەس کۆلیژین تەکنیکی لێ پەیمانگەی دروست بەمەرەمە ئەنجامدانە ڕێوڕسمێن ئاهەنگات ئەز دەستپێکی دەستخۆشیل پێشمەرگەهێت قەهرەمان دەکەم ئەڤێن ئەڤڕکو ئەم دەبن سیبەراوان و ئاهەنگێت خۆ کەیفێت خۆ سەیرانێت خۆ بە ئازادی سەربرندی سەرفرازی و ڕێوەت ببین و پیرۆزباهیا هەمی قوتابیان دەکەم کو ئەڤڕۆ دەرچون و داخواز و هێوی و ئومید من ئەوە کو ئەو قوتابیەل vêrê nerawastin ku bêne damezerandin çi damezerandin bî çi kertê taybet bît karê xwe dikin divî biwarî da ew biwarê dê derçûn. Avrupa Kongo derçûna min ez geleka dilxweşim ez geleka dilxweşim vê angê ero ez gelek spasiya pêşmerga dikem û ku wê dixwam jiyan em pirêko em geyîne vî astay ez hez kem em tayîn bibîniyan kerteke taybet yanî ji hikûmî ku em bişên vê şadê em îstîfadeke lê bibînin bû gelê welatê xwe افسیکانی یا جاخو یا ایکتیم سیک اویا اوتا نازکنه چارچی یا سیکا جاخو هندیشو لیجهیابی اوشک بدزات هبین یعنی قماش فروش هم بینه قماش فروش و دکانت عادی هبین قصاب بین تجار بین یعنی همین رنگا رزیل جاخویا هبین هندی ارمنی بی خوش شلیان شلو شپک بین افکاپانه هنه جیوه گشتی من یعنی ما گلی که اختلاط هبی زیده مفقو حوالی جیوه هبین افسیکامت ها بگوته تا نازکنه 3 نوعا جیوه و ارمنی و جاخویا